ئێستا لەناو کۆمەڵگەی کوردی هەیە بۆ نمونە ڕخنەیەکی زۆر ئێستا لە میدیاکاران گیرا لەوەی کە توزانێ من ئەوانەی لە ساڵە کاکەی گوتم هەمیان فعلا واقعی ئێستاێتەوە ئەم مۆزەفانی کە تاسە تعینیانەکردن ئەوە میدیایە طبعاً دویشان شتشکە هەیە سەرەتا دەبێ پیرۆزبایی لە خۆم و لە هەموو لایەک لە جەنابەت و لە هەموو ڕۆژنامەنووسان بکەم بە بۆنەی 123 ساڵی ڕۆژنامەگەری کوردی کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستانیش بە پرۆژەی یاسایەک ئەم ڕۆژەی 20 نیسانی بە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی ناساند کە تا سەرکو عرفا بوو بەڵام ئێستا بە بڕیار یعنی ئەم ڕۆژە تەحدید کرا هەروە دەبێ ئەوەش بڵێم کە 23 ساڵ یادی دامەزرانی سەندیکاشە کە لە 20 نیسانی ساڵی 1998 سەندیکاش دامەزراوە لەو ڕۆژەدا ڕۆژنامەی کوردستان سەرەتای دروستبوونی پیشەی ڕۆژنامەگەریە و ڕۆژنامەی کوردستانیش بدایەتێکی باشیە بۆ وەکو کەرتی تایبەت وەکو مێدیایکی سەربەخۆ و ئەو مۆرک و شەقلانەی نەبووە کە ئێستا هەیەی کە دراوەتە پاڵ ڕۆژنامەگەری کوردی لەم ڕۆژەدا دروستبوونی سەندیکاش بێگومان ئەوش هەنگاوێکی گرنگە چکە یەکەمین ئۆرگانی ڕێکخستنی پیشەی ڕۆژنامەنووسیە لە کوردستانە لەو کاتەوە مەسئولیات و تەحەدیاتی و زۆربەی پرۆژەکانی قانونی و کوردزانی لە کوردستان بەرهەمی هەوڵ و کۆشتی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانن هەر لە یاسای سەندیکا خۆی و یاسای ڕۆژنامەگەری و یاسای خاندنشینی لە هەرێمی کوردستان. ئێستا چۆن ڕۆژنامەگەری دەبینین پێمان وایە ڕۆژنامەگەری توانیوەتی کەلکی باش لە تەکنۆلۆژیا مێدیاوارە بگری و پێی داتاکان ژمارێکی زۆر لە رادیۆ و تەلەڤیزیۆن و ماڵپەڕ و ڕۆژنامەی چاپکراویش هەن ئەوانەیە کە پێویستن بکرێن لە داهاتوو داوانەی کە گرفتی سرەچین پێم وایە یەکێکیان بریتە لەوەی کە ئێمە کەوتوینە بەردەم تەحەدیاتەوەی کە پێویستمان بە هەندێک ڕیفۆرم هەیە بۆ نمونە تا ئێستا یاساک نییە بۆ ڕێکخستنی پەخشی رادیۆ و تەلەڤیزیۆن سوسیال مێدیا کە ئێمە لەو ماوەیەدا لەگە پەرلەمانی کوردستانیش دانیشتوین و کۆنگرێشنی دەوڵەتیشمان کرد پار بۆ کۆمەڵێک گرفت لەوانەیە من پێشنیاری دروستکردنی ئەنجومەنی نیشتیمانی مێدیامان هەیە و پرۆژەمان هەیە بۆ ڕێکفۆرمکردنی یاسا بە مەرجەکە بتوانێت مەسەلەی ڕۆژنامەگەری ئەلکترۆنیک چارەسەر بکە ئەوەی کە دوو مەوزوعن کە من لێ ڕازی نیم یەکێکیانەوەیە کە بەداخەوە هەندێک پرۆژیان لە ئەسڵدا پرۆژەی مێدیانین پرۆژەی سیاسین و مێدیان استیغلال کردووە بۆ هەندێک ئەجندەی کە ئەمە زیانی بە ڕۆژنامەگەری کوردی گەیاندووە و خەڵکێک دەکرێت بە ڕۆژنامەنووس کە لە ئەسڵدا ڕۆژنامەنووس نین چونکە کاری ئێمەیە وەکو نەقابە لە دوای گەرانتیەکانی حیاتی ئەوان دابگەڕین و مەسەلەیەکی دیکە کە مەسلەی پرۆفشناڵیەتە و ئیلتیزامکردنە ینی لە ڕووی میهەنی دەبێت دان بەوە دابنێن ئێمە نەقسمان هەیە لە ڕووی میهەنیەوە هەندێک جار ڕۆژنامەگەری لە ئەسڵدا بێلایەن و سەربەخۆیە بەداخەوە نەمانتوانێت لە کوردستان تا ئێستا تەواو بێلایەن بین تەواو سەربەخۆ بین بۆ لە ڕووماڵکردنی گەیاندنی زانیاری هەواڵەکان لە خەڵکی کە ئەمەش ڕەنگ بێ کاریگەری خراپی هەبوو بێ کە ئەمە دوێت لە ڕاحتوودا لەو پرۆژەی ئاسانی پیشنیارمان کردووە بتوانین میکانیزمی چارەسەرکردنیان بە بدۆزینەوە مێدیای سەربەخۆ بە دروشم و بە قسەی بریقەدار دروست نابێ بەڵکو بە عەرزیەتی مادی دروست دەبێ بۆیە ڕەنگ بێ هەندێ سەبەب هەبن لە ڕابردوودا مێدیای کوردی لەبەرەوەی دەوڵەتی نەبووە و مێدیای کوردی ظروفی ناخۆشی هەبووە نەیتوانیوە هەمیشە هەوڵی داوە هەموو قزیەکانی سیاسی خۆی لە ناو مێدیادا جێ بکاتەوە بەڵام ئێستا ئەکید ئەرک و کاری و پەیامی مێدیا لە ظروفی ئەوڕۆی سەردەمدا گۆڕاوە ئێستا مێدیایەک تعریفی هەیە شێوە گەیاندنی زانیاری و هەواڵە بە خەڵک کە ئەمە پێداویستیەکی خەڵکە